بەڕێز دکتۆر ئالان حەمەد سەعید وەزیری پەروەردەی حکوومەتی یاریمی کوردستان، بەڕێزان ڕاوێژکاران، بەڕێوەبەرانی گشتی، میوانە بەڕێزەکان، میدیاکارانی خۆشەویست، خزمەتگوزارێکی دیجیتاڵی تر بە ناوی ئی هەڵسەنگاندن. بە خۆشحاڵیەوە لەبەرەوەی دەستکەوتێکی ترە بۆ کەرتی پەروەردە و پرۆسەی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستانە، بە شانازیشەوە لەبەرەوەی نەک تەنها لەسەر ئاستی عێراق و وڵاتانی دەوروبەر بەڵکو لەسەر ئاستی ناوچەکە و زۆرێک لە وڵاتانی دنیا ئێمە پێشەنگین لەباری خزمەتگوزارە دیجیتاڵیەکان کە بەڕاستی مافی خۆمانە شانازی بە خۆمانەوە بکەین بۆ دەستکەوتە گەورانە لەباری بە دیجیتاڵکردنە. لە ڕابردوودا کۆمەڵی خزمەتگوزاری دیجیتاڵی کەوتونەتە بواری خزمەت وەک ئیوانە، ئی پەروەردە، ئی باڵەخانە، ئی کتێبخانە، ئی ڕاهێنان. ئەمڕۆژ دەستە خوشکێکی تری ئەو خزمەتگوزارە دیجیتاڵیانە ڕادەگەێنین بە ناوی ئی هەڵسەنگاندن. دووبارە بە خێراتنی هەمولایەک دەکەین. ئێستاش داوا لە جەنابی وەزیری پەروەردە دکتۆر ئالان حەمەد سەعید دەکەین بفەرمێ بۆ پێشکەشکردنی وتەیە. ڕۆژتان باش، هەمولایەک بەخێر بن. بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان خزمەتگوزاریەکی دیجیتاڵی ڕاگەیەنێت کە بۆ یەکەمین جارە لەسەر ئاستی کەرتی حکومی ئەم خزمەتگوزاریە بەردەست بێت بە هاوکاری هاوبەشەکانمان لە ڕێکخراوی یونیسێف و هەروەها کۆمپانیای سۆفت ماکس ئەپلیکیشنی ئی هەڵسەنگاندن بۆ ناوەندەکانی خوێندن بەردەست دەکرێت و لە بیدایەتی وەرزی دووهەم دەتوانن ناوەندەکانی خوێندن ئەم ئەپلیکیشنە بەکاربێنن. بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی پارێزگاکان 396 قوتابخانە یان ناوەندی خوێندنیان دیاری کردووە لە کەرتی حکومی لە قوتابخانە حکومیەکان کە لەگەڵ دەستپێکی وەرزی دووهەم تیایە بەکاربێنن. بەڵام جا لەوەش ئەم ئەپلیکیشنە هەموو قوتابخانەیەکی دیکە جا لەو 396 قوتابخانەیە توانێت بەکاری بێنێت. هەموو قوتابخانەیەکی حکومی و هەموو قوتابخانەیەکی ناحکومیش کە ئەپلیکیشنێکی تایبەت بە خۆی نیە توانێت بەکاری بێنێت. ئەم خزمەتگوزارە دیجیتاڵیە بۆ یەکەمین جارە لە کەرتی گشتی واتە لە قوتابخانەی حکومی بەکارهێنێت کە ئابێتە توندوتۆڵکردنی ڕایاڵەی پەیوەندی لە نێوان قوتابخانە و هەروەها بەخێوکاری قوتابیان. گرنگەکەی لەوایە کە بەخێوکاری قوتابی لە ڕێگەی ئەپلیکیشنێکەوە دەتوانێت ئاگای لە نمرەی منداڵەکانی بێت، دەتوانێت ئاگای لە ئەو هەڵسەنگاندانە بێت کە مامۆستا بۆی ئەنجامەدا کە پاشتر ئێمە ئەمانەمان لە نووسراوێکەوە بۆ ڕێنوێنی بڵاو کردوتەوە بڵاو دەکەینەوە ببەخشن ئەمڕۆ لەک بڵاومان کردوتەوە و لە هەمان کاتیشا بەخێوکاری قوتابی توانێت خشتەی هەفتانەی قوتابیەکەی ببینێ و هەروەها خشتەی تاقیکردنەوەکان ببینێ و ئەگەر ئەزموونی هەبوو امتحانی کیویزی هەبوو یا امتحانی 20 یا 60 هەبوو دەتوانێت ببینێ و لە هەمان کاتیشا مامۆستا ئەتوانێت ئەوەی کە پێوتێ ئەرچی ماڵەوە هۆمۆرک کە دیاری بکات بۆ قوتابیەکەیان بۆ بەخێوکاری قوتابیەکەی بنێرێ. هەموو خزمەتگوزاریانە کۆمەڵێک خزمەتگوزاری کە تا ئێستا لە کەرتی حکومی ئەو ڕایاڵەیە لە ڕووی دیجیتاڵی ڕێک نەخرا بۆ ئەوەی کە کار ئاسانی بێ بۆ بەخێوکاری قوتابیان و بتوانن بە شێوازێکی ئاسان دەستیان پێیان ڕابگا. بەسپاسەوە کۆمپانیای سۆفت ماکس ئەم خزمەتگوزاری دیجیتاڵی کردووەتە ئەپلیکیشن کە لە سەر هەردوو ئۆپەرەیشنی iOS بۆ آیفۆن و بۆ آیپاد و هەروەها بۆ مۆبایلەکانی ئۆپەرەیشنی ئەندرۆید یان سیستمی ئەندرۆید بەردەستە کە هەموو دایک و باوچێک دەتوانێت ئەو ئەپلیکیشنە لە پلەی ستۆر یان لە ستۆری ئەو سیستەمانەدا ببەزێنە لە مۆبایلەکەیە و ئەپلیکیشنەکە لە ڕێگەی کۆدێکەوە کرێتەوە کە ئەو کۆدە لە هەموو قوتابخانەکان هەیە و لە بەشی راپۆرتی قوتابخانە لە سیستەمی پەروەردە بۆ قوتابخانەکان دانراوە کە پێویستە هەموو بەڕێوەبەرایەتێکی قوتابخانەیان کارژێڕی قوتابخانە کۆدەکان بدا بە مامۆستایان و هەروەها کۆدەکان بداتە قوتابیان. هەموو مامۆستایەک و هەموو قوتابیەک کۆدی خۆی هەیە. سیستەمەکە بە شێوەیەک دیزاین کراوە کە کار ئاسانیەکات کەمترین شێوازی نووسینێکیایە تەنها ئەگەر نووسینێک هەبێت لە ئەرچی ماڵەوە یان نووسین هەیە
ئەوانی دیکە بە شێوازێکە بۆی کار ئاسانی بێ بۆ مامۆستا تەنها بژاردەکان هەڵەبژێرێ و بە شێوازێک دیزاین کراوە تەنانەت لە هەڵسەنگاندنەکانە کە پرسوڕا لەگەڵ پسپۆڕانی واری دەرووناسی کراوە بۆیە چەند دەستەواژەیەک بەکار بێت کە تێگەیشتنی هەبێت لە لای بەخێوکاری قوتابیەکەش و گرفتیش دروست نەکات و دەبێتە ڕایاڵەیەکی پەیوەندی و لێرەشەوە بۆ یەکەمین جار مامۆستا بە تەنسیقی پێشوەختە لەگەڵ بەڕێوەبەری قوتابخانەکەی یان ڕێنماییکاری پەروەردە بە تەنسیقی پێشوەختە لەگەڵ بەڕێوەبەری قوتابخانە ئەتوانێت پەیامێک بنێرێ بۆ دایک و باوکی قوتابی کە چ ڕۆژێک و چ کاتێک لە قوتابخانە ئامادە بێت کات و سەعات و شتێکی بۆ دیاریەکە بۆی کە گفتوگۆیەکی تایبەتکەن ئەگەر ویستی پەیامێکی پێ بدا لە دەرەوەی هەموو ئەم بابەتانە ئەوەش بە نۆتیفیکیشنێک دەچێتە لای بەخێوکاری قوتابیەکە و دەزانێت کە لە قوتابخانەوە داوا کراوە بۆ ئەوەی کە ئامادە بێت بۆ دیدارێک لەگەڵ مامۆستایان لەگەڵ ستافی کارژێڕیان لەگەڵ ڕێنماییکاری پەروەردەی. ڕەنگە بوونی ئەم ئەپلیکیشنانە لە هەندێک ناوەندی ئەهلی کارێکی تازە نەبێت چەندین ساڵێک بێ هەبێ بەڵام ئەپلیکیشنێک کە سیستەمێکی سنتراڵ بێ مەرکەزی بێ و لە کەرتی حکومی بێ و هەموو قوتابخانەیەکی حکومی بتوانێت لە کوردستان لێی سوودمەند بێ ئەمان تازەیە و هەروەها بێوێنەیە هەموو ئەو ناوەندانەی ئەهلیش خوێندنی ئەهلی کە ئەپلیکیشنێکی تایبەت بە خۆیان نیە دەتوانن لەم خزمەتگوزاریە بەبێ بەرامبەر سوودمەند بن و ئەوەی کە پێویستە لە ئێستایە بۆ ئەوەی کە دایک و باوکی قوتابی یان بەخێوکارانیان بتوانن ئاگایان لە منداڵەکانیان بێ لە ناو ئەپلیکیشنە هەیە چ لە نمرەکانیان دەتوانن ئاگایان لێبێت کە نمرەکانی وەرزیان و هەروەها ڕۆژانەی منداڵەکانیان چۆنە کاتێک کە لە سیستم داخڵەکەی دەیبینن و هەروەها چ بۆ هەڵسەنگاندنەکانیشیان کە لەسەر حەوت ئاست هەڵسەنگاندنەکە ئەم حەوت ئاستە دابەشە بێ بەسەر سێ پۆلێنە پۆلێنێکیان بواری فێرکاریە پۆلێنێکیان بواری تەندروستی سەرەتاییە پۆلێنێکی دیکەشیان بواری تعلیمیە بواری فێرکاریە کە ئەمە لەسەر حەوت ئاست کۆ کراوەتەوە مامۆستا هەڵسەنگاندن لەوانجێک جارێک دەنێرێتەوە بۆ بەخێوکاری قوتابێک بە هیوام کە ئەم خزمەتگوزاری دیجیتاڵیە بچێتەوە سەر خەرمانی و خزمەتگوزاریانی دیکە کە وەزارەتی پەروەردە لە کابینەی نوێیان هەنگاوی بە دیجیتاڵیکردنی ناوە تەنها بۆ بیرهێنانەوە دەڵێم کۆی گشتی داتاکانی مامۆستایان و فەرمانبەران و قوتابیان و خوێندکاران لە ناو سیستمی پەروەردە بە تەواوی دیتێڵەکانیانەوە بە دیجیتاڵی کراون لەم کابینەیە بە هەموو پرۆسەکانیەوە بۆ یەکەمین جار وەزارەتی یەکەمین لە حکوومەتی هەرێمی کوردستان کە ئێستا لە ناو دیوانی وەزارەت واژۆکانمان بە ئەلیکترۆنیەکەین هامشەکانمان بە ئەلیکترۆنیەکەین لە بواری کتێبخانەی ئەلیکترۆنی گەورەترین کتێبخانەی ئەلیکترۆنیمان بۆ مامۆستایان و بۆ قوتابیان ڕاگەیاندووە و لە مانجی ئایندە براوەی زۆرترین خوێنەر یان پڕخوێنەرترین ئەو قوتابی و مامۆستایانە دیاریەکرێت کە لە 25 شوباتی ساڵی 2024 کاتێکی کتێبخانەمان ڕاگەیاند بەڵێن ئێوەماندا کە نەتایجەکانیشانی ئەعلام کرێت و هەروەها ئیباڵەخانەمان دروست کردو بۆ ئەوەی کە داتاکانی خۆمان لە دروستکردنی بینا و نۆژەنکردنەوە و فراوانکردنی قوتابخانەکان هەمووی بە شێوەیەکی دیجیتاڵی دەوێت تۆمار بکرێت و چەندین پرۆژەی دیکەشمان هەبوو کە لە ڕابردوو پرۆژەی ئیوانەمان پێشکەش کردووە زیاتر لە 1934 ڤیدیۆی تێدایە و بۆ مامۆستایان ڕاهێنانمان دروست کردووە کە پرۆژەیەکی فێرکاریە و ئەم پرۆژەیە یەکێکە لە پرۆژە گرنگەکان بۆ بوونی ڕایاڵە و پشت بەخوای گەورە لە ئەم ساڵیشدا گەورەترین پرۆژە و توانم بڵم بە نیسبەت خۆم پرۆژەی تەمەنە کە ویش پرۆژەی قوتابخانەیەکی دیجیتاڵی کارلێکەرانەیە بۆ پۆلی 1 و 2 و 3 ڕادەگەیەنی کە ئێستا لە کارکردنە کە پلاتفۆرمێکی ئینتراکتیڤە بە شێوازێکی تەفاعولی قوتابیان کار دەکەن لەسەری بۆ ئەوەی کە بتوانین پرۆسی فێربوون پرۆسەیەکی چێژبەخش بێ و لەگەڵ جیلی ئەلفا زیاتر گونجاوتر بێ کارەکانی ئەو پرۆژەیە دەبێتە یەکێک لە پرۆژە هەرە مەزنەکانی بواری دیجیتاڵی کە پرۆگرامەکان ئەم جارە زیاتر ئەگرێتەوە بۆ ئەوەی کە بتوانێت خزمەتی منداڵانی ئێمە بکە و بەرنامەشمانە دوایەوە لە پۆلی 1 و 2 و 3 زیاتر فراوانتر ئەمڕۆ دەمەوێت سپاسی ڕێکخراوی یونیسف بکەم کە پاڵپشتی پرۆژەکانی وەزارەتی پەروەردە و هەروەها سپاس بۆ ئەو کارە خۆبەخشانەی کە کۆمپانیای سۆفت ماکس
بە بێ بەرامبەر لەگەڵ وەزارەتی پەروەردە ئەم کارانەی ئەنجام داوە جێگەی دەستخۆشین و سوپاس بۆ بەڕێوەبەرایەتی گشتی پلاندانانی پەروەردەی و تیمی تەکنۆلۆژیای زانیاری وەزارەتی پەروەردە کە ماندوو بوون و دەستیان ویلایەتان خۆش. سپاس بۆ جەنابی وەزیری پەروەردە بۆ وتە بە نرخەکەی. بەڕێزان ئێستاش ڤیدیۆیەکی فێرکاریمان هەیە تقریبا 7 خولەک دەخایەنێ تکایە لەگەڵمان بن و تەرکیزکەنە سەر شاشەکە. بەخێوکاری قوتابی دەتوانێت لە ڕێگەی ئەم ئەپلیکیشنەوە ئاگاداری چەندین وەر و لایەنی منداڵەکەی بێت لە قوتابخانە. بۆ یەکەم جار کەرتی گشتی لە پەروەردەدا بە شێوازێکی ئەلکترۆنی ڕاڵەی پەیوەندی بەردەوامی نێوان بەخێوکاری قوتابیان و ناوەندەکانی خوێندن بەردەست دەکات. هەموو ناوەندەکانی خوێندنی حکومی و ناحکمی دەتوانن سوودمەند بن لە بەکارهێنانی ئەم ئەپلیکیشنە. مامۆستا ناوی بەکارهێنەر وشەی نهێنی داخل دەکات کە لە قوتابخانەکەی وەریگرتووە، دواتر چوونە ژوورەوە دادەگرێت. مامۆستا دەتوانێت لە بەشی هەڵسەنگاندن کلیک بکات. ئەو پۆلە هەڵدەبژێرێت کەوانەی لێ دەڵێتەوە، بە نمونە پۆلی 8. مامۆستا دەتوانێت کلیک لە بەشی هەڵسەنگاندن بکات لە بەرامبەر ناوی هەر قوتابیەک کە هەیە. مامۆستا ئەو بابەتە هەڵدەبژێرێت کەوانەی لێ دەڵێتەوە. پاشان ئەو ئاستی هەڵبژاردن دیاری دەکات بۆ قوتابیەکە. لەسەر ئاستی ئامادەبوون، لەسەر ئاستی چالاکی ناوپۆل، لە هێنانی پێداویستەکانی خوێندن، بە ئاگابوون و تەرکیزی ناوپۆل، لەسەر ئاستی ڕەفتار، ئاست و نمرەکانی لە هەڵسەنگاندن، لەسەر ئاستی تەندروستی. ئەگەر لە دەرەوەی ئەو 7 ئاستی هەڵسەنگاندن مامۆستا ویستی دیداری بەخێوکاری قوتابی بکە، دەتوانێت پەیامێکی بۆ بنێرێت کە لە سیستەم هەیە و ڕۆژ و کات دیاری دەکات و با نۆتیفیکیشنێک دەچێت بۆ بەخێوکاری قوتابی. مامۆستا دەتوانێت نمرەی هەموو قوتابیەکانی ببینێت بە تایبەت وانەکەی خۆی. یەکێکی دیکە لە کارە گرنگ و پێشکەوتوەکان لەم ئەپلیکیشنەدا ئەوەیە مامۆستا دەتوانێت ئەرکی ماڵەوە بۆ قوتابیان دیاری بکات و با نۆتیفیکیشن دەچێتە لای بەخێوکەرانی قوتابیەکە. مامۆستا کلیک لە ئەرکی ماڵەوە دەکات. لێرە کلیکێک دەکات و ئەرکی ماڵەوە دیاری دەکات. پۆل و بابەتەکەی هەڵدەبژێرێت. پاشان بەروارێک هەڵدەبژێرێت کە دەوێت ئەو قوتابیە ئەرکەکانی ماڵەوە بۆ ئەو بەروارە ئەنجام بدات. بەو جۆرە ئەو ئەرکە دەنووسێت کە دەیەوێت بیدات بە قوتابیەکانی. بەخێوکاری بەڕێزی قوتابی ئەو کۆدی وەرزگرتووە لە قوتابخانە یان وەری دەگریت، لێرە داخڵیان بکە. پاشان سوودمەند بە لە بەشەکانی ئەپلیکیشنەکە. کلیک لە بەشی نمرەکان بکە و نمرەی منداڵەکەت دەبینی. کلیک لە گەڕان بکە و ئەو وەرزە و خولە هەڵبژێرە کە دەتەوێت نمرەکانی ببینی. کلیک لە بەشی هەڵسەنگاندن بکە و دەتوانی هەڵسەنگاندنی منداڵەکەت ببینی. بابەتێک هەڵبژێرە و کلیک لە گەڕان بکە. ئەرکی ماڵەوە. کلیک لە بەشی ئەرکی ماڵەوە بکە و دەتوانی ئەو ئەرکانە ببینی کە مامۆستا بۆ منداڵەکەتی دیاری کردووە لە چ ڕۆژ و بەروارێکدا دەیەوێت ئەنجامی بدات. خشتەیوانەکان. کلیک لە بەشی خشتەیوانەکان بکە و دەتوانی بزانی منداڵەکەت ڕۆژانە وانەکانی چین و چەندەم وانەیە.
تاقیکردنەوەکان. کلیک لە بەشی تاقیکردنەوەکان بکە و دەتوانێت خشتەی تاقیکردنەوەکانی منداڵەکەت ببینی لە کویز و تاقیکردنەوەکانی فەرمی نیوەی وەرز و کۆتایی وەرز. وریاکەرەوەکان دەتوانێت کلیک لە بەشی وریاکەرەوەکان بکەیت و هەر نۆتیفیکیشن و پەیامێکت لە قوتابخانەوە بۆ هاتبێت ببینی. ڕێنماییەکان بەخێوکاری بەڕێز بەشی کۆتایی بریتە لە چەند ڕێنمایەکی گرنگی پەروەردەی بۆ مامەڵەکردن لەگەڵ منداڵەکەت دەتوانی سوودی لێوەربگری. بەڕێوەبەری بەڕێز دەتوانی لە ئەکاونتی خۆتەوە داخلی ئەپلیکیشنەکەت بیت و ئەو هەڵسەنگانە ببینی کە مامۆستانی قوتابخانەکەت ئەنجامیان داوە. هەروەها لە ئەکاونتی خۆتەوە دەتوانی خشتەی تاقیکردنەوەکاندا بنیت و بیان بینیت. ڕێنماییکاری پەروەردەی بەڕێز لە ئەکاونتی خۆتەوە دەتوانی پێیان بۆ بەخێوکاری قوتابی بنێری بە هەمانگی پێشوەختەی بەڕێوەبەر بۆ هەر بابەتێکی تایبەت کە بتەوێت قسە لەگەڵ بەخێوکاری قوتابی بکەیت و لە ڕێگەی ئەپلیکیشنەوە بەروار و کاتیان بۆ دیاری دەکەی بەم جۆرە پەیامەکەت دەنێری. پاشان پۆلەکە دیاری دەکەی. ناوی قوتابیەکە لەو ئایکۆنەشینە کە نووسراوە ئاگادارکردنەوە کلیک دەکەیت. پەیامەکەت ئامادەکراوە لە سیستەم تەنها بەروار و کات هەڵدەبژێری. پاشان کلیک لە ناردن دەکەیت. ئەم ئەپلیکیشنە بە زمانەکانی ئینگلیزی، کوردی، شێوەزاری سۆرانی و کرمانجی، عەرەبی، تورکمانی، سریانی بەردەستە. ئەم خزمەتگوزاریە دیجیتاڵیە لەلایەن وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بە پاڵپشتی ڕێکخراوی یونیسێف و کۆمپانیای سۆفت ماکسەوە پاڵپشتی کراوە کە بۆ یەکەمین جارە لە کەرتی حکومی و بە ئاستێکی سنترال بەردەست دەبێت و دەکەوێتە بواری خزمەتەوە. ئێمە 396 قوتابخانەمان دیاری کردو. ئەو 396 قوتابخانەیە ڕێنوێنیمانەیە مامۆسای لە مانجێکە یەک جار هەڵسەنگاند نەکات. ئەوە تەربیە گشتیەکان ئەویان بۆ ئێمە ناردووە لە مانجێکە یەک جار هەڵسەنگاند نەکات. بەڵام نمرەکان هەموو دایک و باوکی قوتابی دەتوانێت نمرەکان ببینێ، دەتوانێت هەڵسەنگاندن ببینێ بۆ منداڵەکەی. زۆر جار مامۆسایەک هەستەکە لە قوتابیەک باش وایت بۆردەکە نابینێ، چاوی زەعیفە. ڕەنگە لە دایک و باوکی ئەم قوتابیە هەستیان بە من نەکرد بێ لە ماڵەوە. لەوێ لەناو ئەو ئەپلیکیشنە حتا ئەوەشی تیا لەسەر ئاسی تەندروستی ئەگەر ئەو مامۆسای ویستی تێبینیەک بداوە دایک و باوکی بۆ ئەوەی کە بیبم پشکنینێکی بۆ بکەن بە ئاسی بینینەکەی یان ئاسی گوێگرتنەکەی هەموو شتانە بە تەفاسیل بە دیتێڵ تێن. ئەمڕۆ دەتوانن هەمووی داونلۆدی بکە و ئەپلیکیشنەکان لەسەر ئۆپەرەیشنی iOS و ئەندرۆیدیش بەردەست. ئەمڕۆ ڕامانگەیاندۆ بەڵام ئیتر لە ئێستا توانن بەکاری بن. بۆ ئەم ساڵ پرۆسەکە پرۆسێکی زۆر باش بوو. زیاتر لە 6800 کەس نزیکی 7000 قوتابی گەڕاوەتەوە بۆ بەرخوێندن. کۆی گشتی لەم کابینەیە 33371 ئەگەر ئەو ژمارەیە هەڵە نەبوون، بەڵام لە 33000ەکە دەقیقم قوتابی گەڕاوەتەوە بۆ خوێندن و ئەوەش ژمارەیەکی وێنەیە بەڕاستی. هەندێک قوتابی دیکەژماوە بە چەندین هۆکاری جیاواز کە لە دەرەوەی ناوەندەکانی خوێندن. بەڵام ئەوەی کە بۆ ئێمە گرنگە یەک کار لەسەرەوانە بکەین، بەڵام ئێمە کار لەسەر شتێکی زۆر گرنگترەکەین لەوەی کە بەستەنها داتا ڕابگەێنین لە وەزار. هۆکاری وازهێنان لە خوێندن چییە؟ 16 هۆکارمان دیاری کردووە کە ئەو داتایانی وەریەگرینەوە. بەسێن سامە ڕەنگەی خاڵک بە جەنابەت بڵم کە بە یەکێک وازهێنێ لە خوێندن یەکەم بیرکردنەوەمان بۆ ئەو بێ کە لایەنی ئابووریە. بەڵام بە ژێرەی و داتایانەی کە بۆ ئێمە گەڕاوەتەوە دیفیکاڵ لێرنی سعوبەی تەعەلوم یەکێکە لە هۆکارە لە پێشینەکان
کە وای کردو قوتابی مەسەن وازی لە خوێندنی ناوە لە ساڵانی ڕابردوو بۆیە ئەما بێتەوە هەنگاوانی کە ئێمە کاری لەسەرەکەین تەنها ئێمە ناڵین منداڵمان گەڕاندوێتەوە بۆ ناوەندەکانی خوێندن بۆ ئێمە لە پشتی ئەم بابەتە ئەوەیە چ هۆکارێک وای لێ کردو کە منداڵ لە ناوەندی خوێندن دا ببڕێ ئەرچی وەزارەتە بە پێی ئەو داتایانی کە بۆ یەگەڕێتەوە ڕاستکردنەوە بکات لەو شتانی کە کەم و کوڕی وەڵا ئەم ڕۆژ قسەم لەگەڵ بەڕێوەبەری گشتی ژمێرکاری کرد نەخێر ئەم ڕۆژ قسەم لەگەڵ بەڕێز بەڕێوەبەری گشتی ژمێرکاری کردم بەیانێ سەعاتدا وتی پارەیان نافەوتێ و ئینشاڵڵا هەوڵ دەدەین بە زووترین کات ئەوە لێ دوانی با بڵێن بەڕێوەبەری گشتی ژمێرکاری و کە بە منی وت هەوڵ دەدەین بە زووترین کات وەڵا بۆیان سەر ئێستاوان بوونەتە گرێبەست بۆ لە زۆری قوتابخانەکان توێژەری کۆمەڵایەتی هەیە لە بەشێکی زۆریشان نییە هەبوونی ئەو توێژەرە کۆمەڵاتیانە لە قوتابخانەکان چ گرنگی خۆیە و ئێوە هەنگاوەکانتان چین بۆ ئەوەی ئەو توێژەرانە لە ناو قوتابخانەکاندا بوونیان هەبێت بۆ ئەوەی ڕێنمایی کاری پەروەردەی گرنجێکی زۆر تایبەتی هەیە چونکە ئەو کێشانێکی ئێسا ڕۆدەم بە تایبەتیش لەو سەردەمی تەکنۆلۆژیا ڕێنمایی کاری پەروەردەی ڕۆڵێکی گرنگی تیابینێ چ لە ڕێیاڵە لە پەیوەندی لەگەڵ قوتابیان و هەروەها چ لەگە بە خێوکارەکانیشەنە بۆیە ئێمە لە ناو ناوەندەکانی خوێندن ڕاستە و نەقسەمان هەیە بەڵام لە بەشێکیش لە قوتابخانەکان تا 1970 قوتابخانە ڕێنمایی کاری پەروەردەیی بۆ دابین کراوە دەرفەتەکانی ئایندە هەچی بێتە پێشەوە یەکێک لە ئەولیاتەکانی ئێمە ڕێنمایی کارانی پەروەردەی